Now here's a few tips so you don't get sick. We gotta fight the germs that make your nose drip. Cover your mouth when you cough or sneeze, and that'll put everyone at ease. Don't touch your eyes, mouth or nose, cause that's where all the naughty germs go. Wash your hands before every meal. A 20-second scrub, please, that's the deal. Same goes when you use the loo. Wash your hands and dry them too. Be safe, be cool. سڵاوتان لێبێ گوڵەکانم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بۆی بخۆمان بپارێزین لە نەخۆشی کۆڕۆنا یاخود ڤایرۆسی کۆڕۆنا پێویستە چەند ڕێنمایەک جێبەجێ بکەین با بزانین ڕێنمایەکانمان چین. یەکەم شوشتنی دەستەکانمان بە شێوەیەکی بەردەوام بە بەکارهێنانی ئاو و سابوون هەروەکو چۆن پێشووتر لەوانەی بیهێڤێردا باسمان کردیا بەو شێوازەی کە کەمێک سابوون لە دەستەکانمان دەدەین دەستەکانمان جوان جوان لێک دەخشێنین نێوان پەنجەکانمان ئیجا سەردەستیشمان لە یاد ناکەین. پێویستە لە هەندێک کاتدا ئێمە دەستچش بەکاربێنین بەو شێوەی کە من بەکارم هێناوە بۆ نمونە لە کاتی هاتنمان بۆ قوتابخانە دەبێت بەو شێوەی دەستکێش لە دەست بکەین و بۆ نوێیان لە کاتی چوونمان بۆ مارکێت یاخود هەر شوێنێکی تر. دووەم دەستنەدان لە دەم و لوتمان و لە کاتی پژمە یاخود کۆکە پێویستە بەو شێوەیە دەم و لوتمان دابپۆشین. سێیەم بۆ خۆشەویستانمان و هاوڕێیانمان پارێزراو بوون پێویستە لە ئێستادا سەردانی یەکتر نەکەین و قەرەباڵغی دروست نەکەین و دوور بکەینەوە لەو شوێنانەی کە قەرەباڵغن. بەکارهێنانی کەمامە یاخود دەمامک لە هەندێک کاتدا پێویستە ئێمە بەکاربێنین بەو شێوازە بە هیچ شێوەیەکش نابێتن دەستکاری بەشی پێشەوەی کەمامە بکەین تەنها دەبێت لەلا لاستیکەکانەوە بەکار بهێنرێت. سوپاس بۆ هەموو لایەکتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان کاتێکی خۆش. Now here's a few tips so you don't get sick. We gotta fight the germs that make your nose drip. Cover your mouth when you cough or sneeze, and that'll put everyone at ease. Don't touch your eyes, mouth or nose, cause that's where all the naughty germs go. Wash your hands before every meal. A 20-second scrub, please, that's the deal. Same goes when you use the loo. Wash your hands and dry them too. Be safe, be cool.